ماوەی زیاتر لە 24 ساڵە لە کفری تەنها یەک پرۆژەی وەبەرهێنانی نیشتەجێبوون دروست کراوە. ئەمە کێشەی نیشتەجێبوونی بۆ دانیشتوانی ناوچەکە بەدوادا هاتووە. لەگەڵ زۆربوونی ڕێژەی دانیشتواندا کێشەکەش فراوانتر بۆتەوە. کێشەی نیشتەجێبوون کێشەیەکی هەرە گەورەیە بە تایبەتی لە کفریا لەبەر ئەوەی لە هەموو شوێنەکانی تری کوردستان دابینکردنی عرض و تەوزیعکردنی عرضەیە، بەڵام ئەوە ماوەی لە 2006 تا ئیساکە عرض تەوزیعکردن لە کفریان نییە. کێشەی نیشتەجێبوونیش بە تاکید کاریگەری کردەوە سەرەوەی کە زۆربەی زۆر لە گەنجان ناتوانن پرۆسی هاوسەرگیری بکەن بەوەی گرانبوونی کرێخانوو یان بەهۆی ئەوەی کە حکومەت ناتوانێت پارچەیەک عرض دابش بکات بەسەر ئەو خەڵکانی کە مستەحقن بۆی کێشەکە کەمترەوە بێت، یان بەهۆی ئەوەی کە ناتوانێت ئەم پرۆسەیە جێبەجێ بکات بە کێشەیەکی سەرەکی کرێخانوویەتی. ئەم کێشەیە لە کفریدا تەنها هۆکارەکەی وەبەرهێنانی نیشتەجێبوون نییە. 12 ساڵە حکوومەتی هەرێم بە بڕیارێک دابشکردنی پارچە زەویشی ڕاگرتووە. نیگەرانیەکانی هاوڵاتیان زیاتر بووە و ئیدارەی شارەکەش ئومێدی بەو بەڵێنانەی جێگری سەرۆکی حکوومەتە کە بە ناوچەکەی داوە. خودی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان لەگەڵ جەنابی کاقوبات قسەی کردووە و ئێستا خۆشبەختانە جەنابی کاقوبات پارێزەری گەرمیانەکانەوە بە تایبەتی شاری کفری ئێمە داوامان لە بەڕێزی کردووە و تەکیدم بەڕێزشیان لە ئەنجومەنی وەزیران داکۆکیمان لەسەرەکەن و بڕیاریش وایە ئێمە وەکو ئیدارەی کفری و ئیدارەی گەرمیان سەردانی لایەنی پەیوەنددارەکان بکەن چ ئەنجومەنی وەزیران بێ یاخود دەستەی وەبەرهێنان بێ و جەق لەسەر ئەوەکەینەوە هەوڵ ئەدەین بۆی پرۆژەیەکی نیشتەجێبوون لە شاری کفری بچێتە بواری جێبەجێکردنەوە. ڕێژەی کرێنشینی هاوتەریبی هەژاری و نەبوونی دەرفەتی کار لە شارەکەدا هەتا بێت بەرزتر ئەنوێنێت. ئەوەی دانیشتوان بە چارەسەری دەزانن بۆ ئێستا بڕیارێکە بۆ دابشکردنی زەوی و دەرباسکردنی سەدان خێزان لەم گرفتەی ساڵانێکە پێوەی گیرۆدەن. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.